بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوو هاوڵاتی لە بەردەم بانکی تانجەرۆ لە شاری سلێمانی لە کاتی وەرگرتنی موچەدا لەسەری وەرگرتنی موچەدا گیانیان لەدەستدا لەسەر گیان لەدەستدانی ئەو دوو خانەنشینە وەزارەتی دارایی لیژنەیەکی پێکەناوە بەڵام تا ئێستا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هیچ قسەیەکیان لەبارەی گیان لەدەستدانی دوو خانەنشین لە سەرەی وەرگرتنی موچەدا نەکردووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرۆکاری گیان لەدەستدانی ئەو دوو خانەنشینە هەروەها شێوازی دابەشکردنی موچەی خانەنشین و پرسی داهاتەکانی هەرێم لەسەر و پرسانە قسە دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان مامۆستا سادق عوسمان وتەبێژی کێتی خانەنشینان لە قی سلێمانی هەروە سەرکۆ ئازاد ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. مامۆستاگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە گیان لەدەستدانی دوو خانەنشین چۆن بڕووداوەکەوەندەی ئەو داچوونتان کردبێت هۆکارەکەی چی بوو کە ئەمڕۆ لە بەردەم بانکی تانجەرۆ لە سلێمانی گیانیان لەدەسدا؟ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەم دیدارەی بەڕێزتان و سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان و لێرەیشەوە ئومێدەوارم کە ساڵی نوێی کوردی ساڵی 2722 ساڵێکی پرخێر و بەرەکەت بێ بۆ گەلەکەمان و ساڵی کۆتایی هاتن بێ بە نەهامەتی و نەعەدالەتی. سەبارەت بە گیان لەدەستدانی ئەو دوو خانەنشینە کە بەڕاستی جێی داخە و لێرەوە درود و ڕەحمەتی خوا نێرین بۆ گیانی پاکیان و ئینشاءڵڵا خوای گەورە بە شەهید قبوڵیان کا و سەرخۆشیەکەین لە خانەوەدەکانیان بێگومان دوو هۆکار هەیە. هۆکارێکیان ئەو زۆر وەستانەی خەڵکە لە ڕیزی موچەوەرگرتنە کە چەند ساڵێکە بەم شێوەیە خانەنشینان موچەوەرەگرن و لە کاتی سەرما و لە کاتی گەرما بە تایبەتی ئەوانێت کە زۆر بەتەمەنن بێتە عەزیەتێکی زۆر بۆیان و زۆر جاریش ناومێدی و حاڵەتی نەفسی و دەرونی کە موچەیان نادەنێ و یا موچەکەیان زیاتریش لەوە دوا ئەکەوێ. ئەمە هۆکارێکیان. هۆکاری دووەمیش پاڵەپەستۆی خەڵک و کۆبوونەوەی خەڵک لە چۆن بڵێ لە وەقعەیەکی بچووکە لە بەردەم دەرگای بانقێکی بچووکە کە لە ئەسڵا خۆی لەوانەیە شوێنەکە بۆ ئەوە گونجاویش نەبێ ئەسڵەن جا خەڵکێکی زۆر کۆ ئەبێتەوە بۆچیش ئەو خەڵکە بۆ زۆریە کۆ بێتەوە چونکە بەڕاستی کە ئەوترێ سبەی دوو سبەی یا هەر ڕۆژێک ئەڵێن موچەیە ئیتر ئەو خەڵکە ئەو ڕۆژە لە جیاتی ئەوەی پێی خۆش بێ ئەو ڕۆژە ئەبێتە ینی خەمێکی قورس بۆی ئاخۆ چۆن سبەینێ بتوانێ موچەکەی وەرگێ. لەبەرەوە متمانەی نییە ئەگەر ئەمڕۆ فریایی وەرگرتنی موچە نەکەوێ لە دوێنێ شەوە سەران گرتە بوو لە دوێنێ عەسرەوە لە دوێنێ عەسرەوە من ئاگام لێ هەر لە تەلەڤیزیۆنەوە بینیم کە لە دوێنێ عەسرەوە خەڵک لە سەعاتی دوێنێ عەسرەوە وەساوە بەو سەرمایە بەو تەمەنەوە دوێنێ شەو لەبەر ئەو سەرمایە بوون بۆی کەوا بەڵکو ئەمڕۆ موچەیان بدرێتێ. من خۆم کە یەکێکم لە خانەنشینان ئەمڕۆ 3 جار چوومەتە بەردەم بانکەکە مەعەلعلم ئەو بانکەی من موچەی لێوەرەگرم توانم بڵێم بەڕاستی ستافێکی زۆر دڵسۆز و ئیشکەر و بەڕێزیشن بانکی مەڵکەندی. بەڵام هەر 3 جارەکە بە ناوەمێدی گەڕاومەتەوە ئیتر خەڵک لەبەرەوە ناوەمێدەوە لەبەرەوە خۆی شمەرم نەگرتووە نەخێر لەبەرەوە متمانەیان نییە خەڵک کۆمەڵەیە کات و کە لەو قەرەباڵقەیشە دیارە ئیتر ئەو خەڵکیش ئەسڵەن ئیختیاری نامێنێ کە کەسێک بووە ژێرەوە ئیتر زەحمەتەوە گیان دەرکا بۆ شێوەیە ئەو دوو بەڕێزە گیانیان سپارد و ئەمە یەکەم جاریش نییە. ساڵی پاریش بە هەمان شێوە کەسێکی تر گیانی دەستدا و لە کەلار خەڵک گیانی دەستدا و چەندین خەڵک بوراوەتەوە چەندین خەڵک براوە بۆ نەخۆشخانە بەهۆی ئەوەی کە تەحملی نەکردو و فشاری خوێنی بەرز بووەتەوە یا شەکری زۆر دابەزیوە. ئەم کارە ساتانە ساڵانە و مانگانە بەردەوامن لەم هەرێمەی ئێمە بەداخەوە. سوپاس دەکەم کاک سەرکۆ جەنابیش بخێربێی بەرەوەی بچین سەر مەسەلەی دادەکان دەمی سەرنجی بەڕێزی بزانین لەسەر و شێوازی دابەشکردنی موچەی خانەنشینی وە گیان لەدەستدانی ئەو دوو خانەنشینش هەرچەندە لیژنەیەک پێکاتوە لەلایەن وەزارەتی داراییەوە بەزەوەندە بەسە بەوە چوونی وەڕێزی سەرەتا جژنی نۆرۆز لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز بێ هیوادارین دوایین جەژنی زوڵم و زۆردارایی و نەعەدالەتی و دزی و گەندەڵی ئەم دەسەڵاتە بێ و هیوادارین ئەم نەورۆزە بێتە نەورۆزێک کە ئەم دەسەڵاتە گوێ بگرێت لە خەم و ئازارەکانی خەڵکی کوردستان و کۆتایی بێنێت بەو ئازار و
مینەتی کە بەسەر هاوڵاتیانیان کردووە چونکە بە بڕوای ئێمە ئەم زۆرداری و نەعەدالەتی و گەندەڵی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی هاوڵاتیانی کوردستان بۆتەوە گەشتوتە ترۆک ئەگەر دوو ڕێگامان لە بەردەسایە بە قەنەعەتی ئێمە ڕێگایەکی دەسەڵات بڵێ ئەوەی کە لە حکوومەتایە و ئەوەی کە دەسەڵاتی هەیە لەم باش هەرێمە پێویستە کات یا بە خۆدا چونەوە بکەن و گوێ لە هاوڵاتیان و موچەخۆران و کاسبکارانی ئەم وڵاتە بگرن یاوەتە کەوتنیان وەکو ڕۆژی ڕووناک دیارە و کۆتایی بەم دەسەڵاتە دێەوە بینیمان هێزی زۆر بەهێزتر و دەسەڵاتی زۆر بەخۆتر لە ماوەکانی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە کەوتن و بەر نەکەوتنە ینی ئەوەی کە بتوان خۆشیان پارێزن بۆیە هیوادارین ئەم حکومڕانی هەرێمی کوردستان کۆتایی نێت بە دەستی هاوڵاتیان بەس بەڕێزت شتێکت نووسی بدوێنێش وتت کەوتنی ئەم حکوومەتەوە کۆ ڕۆژی ڕووناگوۆە قسە دەچیەوە گرتووە زانیاریە چییە؟ بەڵێ کاک حەکیم من دوێنێ شەو کاتژمێر دوو نیو یعنی 2 دقەی شەو سەردانی خانشینانم کرد گوێم لەو معاناتی ئەو هاوڵاتیانە ئەو خانشینانە کرد یعنی تایە بوو خانشین هی پێشمەرگەی دێرین پێشمەرگەی دێرینی لێبوو ئەوەی کە من سەردانم کردن تایە بوو لە ساڵی 1970 پێشمەرگە بووە وێنەی پێپشانداوم کە سعدوش لە سەرەی وەرگرتنی موچە بوو باسی بکەم لە ساڵی 1970 پێشمەرگە بووە پێشمەرگەی ئەم شۆڕشی نوێی ئەم کوردستانە بووە بۆی خەڵکی کوردستان لە ستەمی و زۆرداری حکوومەتی بەعس ڕزگار بکە و شۆڕشی کردایەتی بەشاخە دوای ئەوەی کە هاتوونەتەوە و بەرهەمی ئەم خزمەتەوە ئەم شۆڕشەوە ئەم پێشمەرگایەتی ئەم پێشمەرگەی دێرینەیە ئەم خانشینەوە بۆ کە دوێنێ شەو لەو سەرمایە چاوەڕێ بکە ڕۆژ بێت و موچەکەی وەربگرێت ئێکە تۆ ئەمە پاداشتی خانشین بێت پاداشتی پێشمەرگەیەکی دێرین بێت بەڕاستی ئەگەر تو گوێ نەگریت مانگی گوێ نەگریت 2 مانگ گوێ نەگریت ئەم دزیە ئەم هەستەمە ئەم زەلیلکردنی هاوڵاتیە بەڵێ بە دڵنیاییەوە وەکو ڕۆژی ڕووناک کەوتنی ئەم حکوومەتە دیارە ئەگەر بەخۆیان نەچن ئەگەر گوێ لە خەمی خەڵکو و ئازارەکانی نەگرن چونکە بەڕاستی ئەو پارەی کە پێویستە بۆ موچەخۆران دابین کرێت حکوومەتی هەرێمی کوردستان بە زیادی شۆیەتی بەداتایش بەزەم کێشەر لە سلێمانی نییە بە تایبەتی ئەو سەرەگرتنە هە لە سلێمانی نییە حاڵەتی حاڵەتی گەنەزدانی شەبوو لە شوێنەکانی تر کەمتر نییە کاک حەکیم کێ ماڵێن حکوومەت بەرپرسە لەوەی داهاتی وڵاتە کۆ بکاتەوە و دابەشکیا بەسەر موچەخۆرانە یعنی ئێمە بەس موچەخۆر خۆموسەفیدە لەم دەسەڵاتی کوردیە یان لەم حکوومەتە خۆ ئەوکەی کە 5 ملیۆن نیوە بە پێی ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ملیۆنێکی موچەخۆرە 4 ملیۆنەکەی کە خۆ هیچ مسەفید نییە نایڵن ئەو چوارێکیش کاسبی بکەن یعنی ئەوەی کەی بینیت ئەوەی کە هەیە ئێمە بینیمان ئەمڕۆ لە دهۆکیش لە بەردەم بانقەکانی دهۆکیشە ئەو زیحامە بوو کێشەکە لەوایە متمانە نەماوە بە بانقەکان بۆ ڕۆژەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دیاریەکە بۆ موچەخۆران جاران من لە بیرمە من کەسی نزیکی خۆمە بووە خانشین بووە کە بڵاو کراوەتەوە ڕۆژی فلان بۆ نمونە 20 مانگ موچەیە 22 مانگ ڕۆیشتو بۆی لە قەرباڵخیان نەبێت بۆی تووشی ئەم حاڵەتان نەبێت بەڵام 22 مانگ ڕۆیشتووە پارە ئەبووە لە بانقا بەڵام ئێستا 22 مانگەکە ڕوات دوای 2 ڕۆژ ڕۆیشت وەریەکرد بەڵام ئێستا 22 مانگەکە مامەساڵێ 4 جار چۆتەوە بۆ بانقەکەی موچەی وەرناگرتووە خۆ ئەمە کێشەکەیە و ئەمە بەرپرسی سەرەکی حکوومەتە بۆ لە باشکردنە لە ئەوەی کە پرۆژەیە بکەن هەمووی خۆیەکە بەخاوەنی بۆ لەم نەعەدالەتیە بۆی کە پارەی ناتوان بیدەن بە خانشینەکانیان هەرێکە ئێتیهامەکە حکوومەتەکە بەرپرسە باشە بەز ئەو لیژنەی کە پێکات بوو وەزیری دارایی پێشدەنگ و تووڕەیەکەی کۆتایی هاتوو چونکە ئەمڕۆ دەڵێن بە واژۆی ئەو لیژنەوەی پێکاتووە ئەوەی کە بەڕێوەبەری بانکی تانجەرۆ جارێ دەستی پێ لە کار بکێشنەوە و لیژنەیەکیان پێکێناوە وڵای بە بڕای من حەقە لیژنە لە ئەندامان لە سەرۆکی حکوومەتەوە تاکو ئاخیری بکرێت یعنی ئەمە گیان لە دەزانی ینی دیاردەیە بەڕێوەبەری بانکێک نییە کە ئەنجومەنی وەزیران ماوەسە لیژنە سەرما پێک بهێنرێ باشتر بڕای من پێویستەکات پەرلەمانی کوردستان
ئەگەر پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆی هەستێت کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانە ئەبێ ئەو لایەنە پەیوەندیدارانە لە حکوومەتە بێنێتە پەرلەمان و لیژنەیەکی تحقیقی بۆ دروست بکرێت یعنی ئەمە هین نییە لەسەرەوەی کە خەڵک ینی تۆ کەسێکە کوژدێت 20 ساڵ حکومەدرای ئەعدامەکرێت ئەمە بینیمانە ئێمە معقولە دوو کەس لەوەی کە هاتووە ڕەنج و عارەقی ناوچوانی خۆی گەنجێتی خۆی لە پێناو خزمەتکردنی ئەم حکوومەتە داناوە ئێستا بیت بەو شێوازە بە 220,000 موچەکەی 220,000 بۆ شێوازە لەسەرا کۆچی دوایی بکە ینی ئەمە عیبێکی گەورەیە بەسەر حکومڕانی کوردی و عیبەیەکە کە خۆیان لە ڕوویان نایە هەر باسیشی بکەن هەر تەعزیەنامە بنێرن چونکە ئەی بینین کە خەڵکەکە گەشتوتە چه ئاستێک یعنی کاک حەکیم ئەمە بە بڕوای من بە لیژنەیەک لە ناو بەڕێوەبەرایەتی بانق و یا لەسەر مدیری بانقێک چارەسەر نییە سپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتر ئێستا داهاتەکان قسە دەکەن ئایا داهات چی ناگەرێتەوە کوێ دەگەڕێتەوە مامۆستا سەبارەت بە شێوازی دابەشکردنەکە ئێوەش وەکو یەکێتی خانەنشینان لە کەسلوانی بە هەنەی دەزانن ئەو جۆرە موچە دابەشکردنە وەڵام من پێش لەوەی ئەو وەڵام تەیەمەوە بەڵام پێش لەوەی ئەو بۆ ئیزافەیە بۆ قسەکانی کاکە سەرکۆ بەڕاستی ئەو ساو لژنەی کە بەحساب هین کرێت ینی لژنەیەک پێکبێنرێ بۆ لێ کۆڵینەوە لە بەڕێوەبەری بانقێک کە من خۆمەکو شخصی نایناسم بەس ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە نەتایجە ئەمە هۆکارەکە وەکو ئەم فەرمووی هۆکارەکە ئەوە نییە خەتای بڵین بەڕێوەبەری بانکێک بێت بە تەنها خۆ لە هەموو بانکەکان ئەو کێشەیە هەیە مەفروزە ئەم مەسەلەیە لە بنەڕەتەوە چارەسەر بکرێ و بۆ ئەو قسەیش کە تۆ پرسیارت کرد لە بەڕێزی کە لە چ ڕوانگەیەکەوە پێی وایە کە ئەم حکوومەتە ئیتر بەم شێوەیە داوام ناکا و یعنی زەوالی بەدواوەی خۆی پندێکی عەرەبی جوان هەیە ئەڵێ مع العدل يدوم الملك وبالظلم يزول الملك لەگەڵ عەدلە خۆی مشکلەی ئێمە مشکلەی ئەوەیە دادپەروەریمان نییە من بە خەڵکەڵێم و بە خۆم ئەڵێم بەو خەڵکەڵێم کەس لە برسا نامرێ چونکە وەفی سەمای ڕزقکم ئێمە خوایەک هەیە ڕزقی هەموو ئەو خەڵکە ئەدا و بە هەموو گیان لە بەرێک ئەدا بەس مەسەلە لێرە تۆ کێشەی ئەم خەڵکە کێشەی ناعەدالەتیە کێشەی ئەو جیاوازی و فەرقە زۆرەیە کە کەسێک هەیە هیچ ماندوو نەبووە هیچ ئەرکێکی نەکێشاوە ڕۆژ لە ڕۆژان نەپێشمەرگە بووە نە خزمەتێکی کردو بەم وڵاتە نە یعنی تۆمارە لە ناوهینا بەڵام بۆ نمونە مانگی 2 ملیۆن و نیو وەرەگرێ و بەبێەوەی ئارەق بکاتەوە کەسێکیش هەیە 40 ساڵ 35 ساڵ خزمەتی کردووە و عرق و خوێنی ڕشتووە و چاوی کەس بۆ قاچی لە دەزاوە بەڵام وەکو ئەم فەرمی 220,000 دینار وەرەگرێ بۆ بەم شێوەیەش ئەیەنێ لەبەرەوە مشکلەکە ناعەدالەتیە کە ئەوەیە سەبەبی ئەوەی کە پێ دوای دەبێت لەسەر ئێستا حەق بوو سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی دەستیان لەکار کەشابایەوە کردبایە لەسەر ئەو حاڵەتی کە ڕوویدا یەکسەر دانیشن لژنەیە پێک بێنم بۆ خۆیان بزانن ئەم نەتیجەیە بۆچی دروست بووە و ئەم سەبەبی چییە خەڵکی شۆتەوە حاڵەتە و کە ئەو خەڵکەوە بێ بتمانە بووە چارەسەری ئەوە بکەن و ئەیشتوانن بیکەن مشکلەکەوەی ئەمانە گوێ ناگرن وەکوینەڵێ سوئی ئیدارە و سوئی ئیرادە سوئی ئیدارەکە بڵێ نەزانیە بەڵام خۆ ئینسان ئەگەر نەزان بوو ئەکرێ گوێ بگرێت لە کەسێک کە ئامۆژگاریەکە بەدەیان راپۆرت گەیشتۆپیان بەدەیان ئێمە وەکو خۆمان لە یەکێتی خانشینان بەدەیان دانیشتنمان کردووە و ئەندام پەرلەمانی بەڕێز هاتۆتە هینەکەمان با بڵین نووسینگەکەمان قسەمان لەگەڵا کردو یاداشمان داونەتێ قسەمان ناردۆ بۆ وەزارەتی مالیە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان کاکە ئەمە ڕێگە چارەکەیە ئەمە حەلەکەیە بەم شێوەیە ئەبێت تۆ کارەکان ڕێخرێ بەڵام گوێ لە خەڵکیش ناگرن یعنی ئەمە سوئی ئەمەیان پێوترە سوئی ئیرادە ئیرادایان نییە ئەمەیە مشکلەکانیەوە ئیهان و سوکایەتی تێداشکان بەڵێ بێگومان هیچ شتێک نییە لە مەسوکایەتی کردن بێت لە مەسوکایەتی ترکردن بێت تۆ دیقەت کە ئەوە ئێران لەو لامانە ئەوەی عێراق ئەو عێراقی کە ئێمە پێمان وایە کە عێراقێکی هەڵوەشا و عێراقێکی پەرپوت و عێراقێکی زۆر کە ئەوانش کێشیان زۆر و هەڵیان هەیە بەڵام تا ئێستا خەڵک ناچار نەبووە وەکو ئێمە ئاوا پاڵە پەستۆ بکە لەسەر موچە هەموو کەس موچەکەی مسۆگەرە مەزمونە هەموو کەس لە کاتی خۆیان لە ڕۆژی خۆی حتا من ئاگام لێ لەم ماوەیە نزیکانی پێشووە
دانیشتوون بیر لەوە ئەکەنەوە کە ئینساف بن بە خانە نشینەکان کە موچەکانیان کەمە ئەوە بوو لەم بینە هەموو موچەخۆرێک هەموو خانەنشینێک 100,000 دیناریان بە منحەدایە بۆ ئەوەی کەوا بەحساب وەکو ئێمە ئێسا کە ئەمە نەورۆزە کە ئەمە بەحساب جەژنێکی نەتەوایەتیە بەڵام نەک هیچ نادەن بە خەڵک ئاوایش موچەیە دەنێ و خەڵکە بێ بمرێت لە ڕیزی موچەوەرگرتنا بمرێت و نەتوانێت موچەکەیشی وەرگێ کە خەرجی کامیاوارەیە بەحساب کە جەژنی کوردایەتیە ئەمە بەم شێوەیە لەبەرەوە هیچ نییە لەمە بەڕاستی سوکایەتی ترکردن بێ بەو خەڵکە چونکە تۆ حساب بکە کەسێک شەو ڕۆژێک لەم سەرمایە بەو تەمەنەوە بوەستێ بە وەرگرتنی موچە وەریشی نەگرێ ئیتر چی هەیە لەمە سوکایەتی بەشێکی زۆریان وەریان نەگرت من خۆشم وەرم نەگرت بەڵێ سێجار بەڵێ ئەمڕۆ چووم و هەیشە زیاتر لە من چووە چونکە هەبوو هەیە لە دوێنێەوە کارەکەی چێکە وەری ناگرن پارەکە یعنی وەکو چۆن بڵێ بەهینیت چۆنەڵێ بە قەترەیەت کەمیەکی کەم دێت بۆ بانکەکان وە ژمارەیەکی زۆری لە خەڵک هەموو ئەمڕۆ کۆ بێتەوە بۆ وەکو سەرکۆ فەرمووی ئەگەر خەڵک دڵنیا بێت لەوەی موچەکەی مەزمونە و لەش بۆی هەڵگیراوە خۆ ئەمڕۆ ناچم سبێنێ ناچم دوو سبێت من جاران وامانە کرد بەس ئێستا خەڵگەڵێ نەوەگەگەر ئەمڕۆ نەچوون پارە نەمێنێ لەبەرەوە بچە پارەکە کەمە بەژناکە و ئیتر سەبەبەکە چییە؟ هەموو ئەیزانین سەبەب چییە و خۆیشان چاگەزان سەبەب چییە بەڵام حەلەکە چییە؟ کۆمنتیان بۆ ڕاتەوە هەر کۆمنت بنووسە کۆمنتەکانیان بۆ ڕاتەوە چۆن نازان کێشەی خەڵک چییە بەس سەر داهاتەکە ئەم کێشەی بەس لە سلێمانی نییە مەسەلەی نەبوونی موچە ئەو شێوازی نەگەرانەوەیدا چکە ئێستا دەڵێن سلێمانی داهاتی ناوخۆ ناگەڕێنەوە بۆ موچە و موچە لە زۆرزار لە هەولێرەوە دێت ناگات وایە ئەمە بڵێن چۆن خۆی مامۆستا کاک حەکیم من بۆ خۆم پەرلەمانتاری کوردستانم لە فراکسیۆنی یەکێتی حەقی خۆمە دیفاع بکەم لە یەکێتی ئەمە نقطەیەکە بەڵام لە پێش یەکێتیەوە یەکێتی بۆ خزمەتی خەڵک دروست بووە بە بڕوای ئێمە یەکێتی بێ بۆ خزمەتی خەڵک بێت واتە من لێران وێنەرایەتی خەڵکەکەم چی حەقیقەت بێتەوە عالەم چی لە بەرژەوەندی خەڵک بێت بەم شێوازە مامەڵەمان کردووە ئێوە ئەگەر جەناب و سەیریکەی داهاتی ئەوەی کە ڕێکەوتون لە سەری مانگی پێشوو من باسی مانگی پێشوو بۆکەم پارێزگای سلێمانی کاڵین پارێزگای سلێمانی ڕاڵەبجە و یعنی سنووری سلێمانی 75 ملیار دیناری داهاتی ناوخۆ دراوە بە موچە تەمویلی موچە دابین کراوە لە هەولێرە بە ئیبراهیم خەلیل حاجی ئۆمەران فیش خاپور معبەر وەلید هەموو ئەو کۆمپانیا نەوتیانەی و غازیانەی کە لە هەولێرە هەیە و پارێزگای داهاتی باج و ڕسومات و کارەبا و ئاوی پارێزگای دووەک و پارێزگای هەولێر کە خۆ دەزانین پایتەختە ئەو مەشاریع گەورانێک زیاتر لە پایتەختایە بە هەمویانەوە بەم دوو پارێزگایەوە مانگی پێشوو 95 ملیار دیناریان تەسلیمی وەزارەتی دارایی کردو بۆ ئەوی سلێمانی 7 ملیار تەسلیم 75 ملیار بەڵێ بەرپرسم لەم قسەی خۆم باش بەڵێ ماوەسە بۆ مانگی دووەیان بۆ مانگی پێشووتر مانگی پێشوو ئەم موچەی کە مانگی پێشوو درا باسیەکەم باش قسەکە لەسەر ئەمەیە با بڵێن ئەم زۆنە دەستی کرد بەسەر ئەم 75 ملیارە نایدا باشە باوا بڵێن بەڵام تۆ داهاتی نەوت چەندێکە مانگی دوو داهاتی نەوت یاریمی کوردستان 1 ملیار و 25 ملیۆن دلار بووە بە نزیکە کاتەوە لە 1 تریلیۆن و 570 ملیار دینار باشە بزەبت بەڵێ 1 تریلیۆن داهاتی 200 نیشمان بۆ هاتووە 200 ملیارەکەی بەقایشمان بۆ هاتووە لەگەڵ ئەو داهاتی ناوخۆیە ئەمە مانگی پێشوو کە خۆ دەزانی بە 45 ڕۆژ درا ئەو کاتە نەوت بە 85 دلار بۆ 76 دلار فرۆشراوە لە دوایەوە خۆ دەزانی نرخی بەرمیلێک نەوت کە خۆ دەزانی لە ساڵی 2008ەوە هەتاکو هاتنی داعشیش یعنی لە 2008ەوە نرخی نەوت نەگەشتوتە ئەم ڕادەی کە ئێستا بەرزبووەتەوە یعنی ئێمە لە 185 داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوەیە نەوتیان فرۆشتووە بە 110 دلار بە 120 دلار بە 115 دلار بە 105 دلار بە 107 دلار ئەگەر 100 دلاریشی حساب بۆ بکەیت 100 دلاریشی بۆ حساب بکەیت کە ئەمان نزیکەی 12 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە ینی ڕۆژانە 440,000 بەرمیل نەوت
فرۆشراوە باشە قوربان ئەمە لەگەڵەوە حەڤە ملیۆن دلارمان هەیە لە هاوپەیمانانەوە ئەمە حەجانە بە حەزەکەم حسابی بکەیت بەڵە 26 میلیاری خۆمان دەکا بەڵە 26 میلیار 26 میلیارد کە خۆتە زانی بۆ علمی جەنابەت و هاوڵاتیانی کوردستان وەزارەتی پێشمەرگە بۆچی موچەکەی دواناکەوێت کە یەکەم موچا دێتێ لەبەر چاوی گەشی هێزە چەکدارەکان نییە کە دیفاعیان لەم خاک و نیشتیمانە کردو لەسەرەوەیە کە هاوپەیمانان خۆیان موچەکانیان بۆ دابینەکە لیوا مشتەرەکەکان ئەو 26 میلیار و نیم 26 میلیاری ئەو 200 میلیاری بەغداد بنووسە ئەوە 200 میلیار باشەکەش دەبێن پێنووسە بەڵێ ئەو بۆ مەوەست مانگی پێشووە ئەم مانگە حسابەکەین بۆ ئەم مانگە کە ئەم موچە بەم شێوازەدا بەشەکەن بە 6 ڕۆژدا پەیمانان 200 میلیاری بەغدا بەڵێ 1 میلیار و 20 میلیۆن دلار داهاتینەوت باش دا بە تریلیۆن ئەکاتە نزیکەی چەند گەراوەتەوە بۆ موچە بڵێنەوەی ئەمەی ئەمە حسابیان کردووە 520 میلیۆن دلار گەڕاوەتەوە بەڵێ زەربیکە بمبەخشن من تێچێنێکم هەیە ئیزافەیە بۆ قسەکەی بەڵێ ئەوەی کە ئەڵێن 809 ئەوەندە ملیار دینارمان پێویستە بۆ موچە ئێستا 902 میلیار 902 میلیار ئەمە کۆی موچەکانە کۆی موچەکانە کە ئەوان ئەڵێن بەڵام ئێمە هەموو مۆزەفینی هەرێمی کوردستان نزیکەی 40 میلیارد دینار مانگانە لە بەپەی لە ساحە حوتەکەی کە گلێنەوە لە موچە خۆران ئەویان نەخسۆتە یعنی ئەویان لێدەر نەکردووە لەو 900 ئەوەنێ ئەو 40 میلیارد دینارش ئەچێتەوە سەر تا هات چونکە کە کاتێک ئەڵێن 900 ئەوە نەمان هینە بۆ نمونە بڵێن موچەی من ملیۆن و نیوەکە لەم ملیۆن و نیوە بڵێن 70 هەزارم ئەڕوا بۆ ئەو لە ساحە حوتە بڵین ئەو لە ساحە حەفتەیان لێدەر نەکردووە کە ئەڵێن 900 میلیارمان پێویستە بە کۆ ئەیڵێن 900 میلیارمان پێویستە بەڵام 40 میلیارەکە دوایی کە وەرەگیرێتەوە لە خەڵک حسابیان نەکردو ئەوە چێتەکوێ ئەوەی ڕقەمێکە بە حسابیکەین باشە قوربان ئێمە 770 میلیارد بە پێی ئەو پارەی کە بۆت باسەکەم لە داهاتی نەوتا بۆ باسەکەم چەندێکیان خواردووە ئەوەی کە 48 میلیۆن دلاریان داوە بە قەرزی کۆمپانیای ئەوەی دەڵاڵیان بووەکە یعنی قەرز نییە بەس دەڵاڵی فرۆشتنی نەوتە 48 میلیۆن دلاری دراوە پێی ئەو مانگی ڕابردوو بەڵێ 62 میلیۆن دلار بۆ کۆمپانیای کارە باشە لەگەڵ ڕۆژنەفتا بەس بۆ بۆری کرێ بۆری بەڵێ مستحقاتی کۆمپانیا و ئەم شتانش نزیکەی 350 میلیۆن دلار ئەمە واز لێ بێنە ئەم پارەی کە ئەدزرێت و ئەبرێت و مافیایی لە بواری نەو تاکرێ ئەمە بۆ خۆیان بەس ئەوەی کامێنێتەوە 770 میلیارد دیناری نەوتەکە لەگەڵ 27 میلیاری هاوپەیمانان باشە لەگەڵ 95 میلیاری پارێزگای هەولێر و دۆک بەڵێ لەگەڵ 75 سلێمانی جارێک ئەومان نووسە جارێکەوەمان نووسە 27 هاوپەیمانانیش ئەمە چەندی کرد ئێستا 892 بەبێ پارەکەی سلێمانی پارەکەی سلێمانی ئەمان 892 دەڵێن 902 بە حیساب برایشیرینم 770 ئێستا 892 زای 200ەکەی بەخاش بنووسە ئەوە 800 بڵێ 992 992 ئەمەی سلێمانی لێ دەرکە خۆ بەماتوانە پارە بات حکوومەت باشە ئەگەر 75 میلیارەکەی سلێمانیش دیار نەبێت خۆ ئەتوانێت بخاتە سەر وەزارەتێک بڵێ وەزارەتی پێشمەرگە وەزارەت ئاسایش ئەوە لە سلێمانیوە پارەت بۆ دەرخانەکراوە برای شیرینم ئەمە بەس ئەیانەوەیە خەڵکی کوردستان ڕزالەت ببینن ئەنا 200 میلیاری ڕێک ئەمێنێتەوە حکوومەت هێرێمی کوردستان بە داهاتی ناوخۆیش و بەوەی کە لە سا هەفتای داهاتی ناوخۆی کە 300 میلیارە بۆ بەردەسی نەسریە ئەمانە ئەمێنێتەوە بەڵام ئەمان نانەوەی کاکەیانوێ خەڵک لەو عەزابا بێ ئەیانوێ خەڵک لە بەردەمیانە بە ڕەزیلی شەو ڕۆژ بکاتەوە بۆی موچەیەک وەربگرێ بۆی بەیانی خەڵکی کوردستان ئەمڕۆ نێزانی جەژن کە هەڵپەڕێ یا بگری یان خەفەتی ئەو خەڵکەی ئەوەی ئەو خانشینەیە وەفاتی کردو کۆچی دوای کردووە نازانێت خەڵک خراوەتە حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆشەوە کە بە بڕوای ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچەی تەواوی موچە خۆران بدات
بە هەموو شێوەیەک و نزیکەی 270 میلیارد دیناری شەمێنێتەوە بۆ پرۆژەکان. باش بەس بۆ سلێمانی ئەم مانگە 75 میلیارەکەی نەخست داوێتی کاکە مانگە داوێتی مانگی پێشوو من داتای مانگی دوو بۆ موچەی مانگی دوو مانگی پێشوو من باسی مانگی پێشوو بۆەکەم سەلێمان تێکەڵاوەوەی موچەی مانگی دوو دابژ بەڵێ خۆ ئەمە کێشەکەمان ئەڵێ لە داهاتی مانگی سێ موچەی مانگی دوو دابەشەکەین لە موچەی مانگی دوو مانگیەک سەری لێ شەوانوێ خۆمە فێڵەکەیە ئەگەر جەناب و لەبیر و بێت کاتێک کە نیوموچیان دانا دوای ئەوە لێبڕینی موچیان لەم کابینە کاک حەکیم خوا یارمەتیم بێ لەم کابینە لێبڕینی موچیان دانا لە ساعە 21 مەقتوع بوو لە ساعە 50 پلە تایبەتەکانیش ئەیانوت ئەمە نابێت ناوی بنن لێبڕینی موچە ئەمە ناوێنین خۆگونجاندن لەگەڵ داهات باشە دوای دەکرم وڵات بەس بۆ چیە مانگە بانگی دوو سلێمانی چی تەسلیم کردووە بەڵێ ئێمە حەزشمان دەکرد پەرلەمانتارە این پارتیش حاضر بن پەیوەندیمان پێوەکردن بە هیوادارین ئەگەر سلێمانی داهاتی سلێمانی دابین نەکراوە کە پارێزگارەکە گۆڕانە بە وەزیری دارایی گۆڕانە سەرۆکی حکوومەت پارتیە با بڵێت کاکە سلێمانی ئامادە نەبووە ئەم یەکێتی دەستی بەسەر ئەماگرتووە ئێو کاتە خەڵک بێتەوە بەڵێ بە فەرمی ڕایگەێنە بەڵێ شەرم لە چیەکەن ئەو هاوڵاتی ئەمرێت باشە کاک عفوم کە پێش لەوەی پرسیار بکەی کاک حەکیم من پرسیارێکەکەم ئەو پرسیارە بۆ حکوومەتەکەم ئێستا ناڵێن 902 میلیارمان پێویستە ماگانە بۆ موچە باشە چەند ساڵە ئەم ڕقەمە بۆ کەمی نەکرد کەمتر بوو پێشتر کەمتر بوو بە هەموو حساب و اعتیبارێک ئەبوایە کەمی کردایە ئەی بایۆمەتری کەی بۆ ئیشی پێ نەکرا ئەی ئەم هەموو بەحساب بەناو هەموو لە کەوانە قسانە چاکسازی کراوە و گوایە هین لابراوە و بندیوار لابراوە و چی کراوە هەزاری بەس زیندانی سیاسی لابراوە بۆچی ئەم مانگە دەستی بردووە بۆ 50,000 خێزانی شەهید نەتەرفیعات هەیە نەسەر موچە هەیە نە هیچ شتێک نەماوە لەم هەرێمە ئاخر ئەوایە کەمی بکردایە دوای خەڵک ساڵانە خانەنشینە بێت لە موچەی وەزیفەکەی عادەتەن یەتە خوارەوە کەمترەکە موچەی خانەنشین کەمتر وەرەگرێ لە کاتێکە لە وەزیفایە بەلایکەمە 400,000 500,000 دینار دابەزێ ئەی ئەمانە بۆ حساب نەکراوە و بۆ هەرزیاکە موچە کۆی موچە ئەمە وەکو هینەڵێ ئەم ماسە بێمووە نییە بێمو پێ دوای گورسیا لەوانەما خۆیشان نەزانن بەڵام بێباکن لە خەڵک ماستەکەی حکوومەت گورسی تێدایە پێ دوایە بەداخەوە زۆر بەداخەوە بەخوا ینی ئەوە کە پێکەنینی چۆنەڵی بازیە کەس هەیە لە خۆشیە ئەگری ئێمە لە داخە پێەکەنی سپاس دەکەم دوای ناوبڕەکە دەکرێن بۆ لەسەر چارەسەر چی قسە دەکەین بەڵام بەڕست ناوبڕێک کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا سەبارەت بە چارەسەر چیە بۆ ئەوەی کە خانەشینە لەم بارودۆخەدا ڕزگاریان بێ یاخود ئەوەی عێراق وتت
ئەوان هەم موچەکەیان زیاتر هەم شێوازی دابەشکردنی موچەکە جیاوازترە؟ دەڵێ چارەسەر وەلو چەند جارێک پیان وتراوە و بە هەموو شێوەیەک پیان ڕاگەنرەوە زۆ ئەم جارەیش ئەیڵێنەوە من ئەمڕۆ لە کەناڵێکی تریش هەمان ئەو چارەسەرانم باس کردووە پرسیشم بەڕاستی خاننشینی شارەزا و خەڵکی هین کردووە بۆی ڕێی کۆکەینەوە چارەسەرەکە لە دوو خاڵایە خاڵی یەکەم یا کارتی زیرەک و حسابانقی بکەنەوە بۆ خەڵکە وەکو وڵاتانی دەوروبەر و وەکو عێراقی تەنیشتمان کە ئێمە بەحساب بەشێکین لە عێراق لە هەندێشتا ئەمە شێوەیەکی ئاساییە و شێوەیەکی ئاسانیشە ئەتوانن هەموو یعنی ئێستا هەموو کەس ئەتەرنێت و کۆمپیوتەر زۆر بە ئاسانیەمان پێکرێ بەڵام بۆ نایکەن وتیشیان ئەیکەین ئەوە یەکێکە لە حەلەکان حەلی دووەمەوەیە کە ئەو خەڵکانەی خاننشین کراون سەر بە هەر فەرمانگەیە بوون مەسەن بڵین پەروەردە مەسەن بڵین دایرەی کشت و کاڵ مەسەن بڵین دایرەی چاودێری کۆمەڵایەتی و هەروە هەموو سێکتەرەکانی تر هەموو ئەو خەڵکانەی ئەو خاننشینەی کە لێەوە هاتوون موچەکانیان بۆ بەرنەوە ئەوێ لە چەند شوێنێکیان بۆ دیاری بکەن ماگانە سێ ڕۆژخۆ مۆزەفێکی زۆر هەیە لە هەموو دایرەکانە کە ئێستا بە حساب زیادە هەیە و ئەتوانن ئیسیعانە بکەن بە هەندێک لە مۆزەفە شارەزاکانی بانکەکانیش کە ئەو دووسێ ڕۆژە با لەو شوێنانە داوام بکەن موچەکانی خەڵم من کەسەر بە تەربیەم جەناب و کەسەر بە مەسا فەرمانگەیەکی ترۆ هاتوویت و خاننشین بووی با موچەکە بچی تۆ لێ ئەو قەرەباڵکیە نامێنێت و خەڵک بە ئاسوودەی و بە احتیرامە و موچەکەی وەرەگرێ نەگۆکو ئەوی بەم شێوەیە بەم شێوەی ئەهانەی کە هەیە و ئەمەش نەتیجەکەیەتی و لە جیاتی ئەوەی مانگ بە مانگ خەڵک چاوەڕێیەکە کێشەیە لە کێشەکان کەمتر بێتەوە کەچی مانگ بە مانگ کێشەکان زیاترەکە بەس بڕی موچەکە کەمەی خانەشینەکان ئەوش کە بڵنگیانێ دەستدا بوو لێ کۆنۆتان کردو موچەکان چەند بوو ئەوەی کە لە بەردەم بانکەکە وڵی لە ڕاستیا من ئەمڕۆوەکو خۆم هەر خۆشم بەدەم موچەی خۆمەوە بووم خۆ ئینسان خۆشی پێویستە لە خەمەکایت لە بەڵام بێگومان زۆرینەی خانەنشینان موچیان لە بینی 200 بۆ 600 ئیتر زۆرینە وایە کەمان کەسێک هەن کەم کەسانێک هەن کە بڵین موچەکانیان ئەچێتە سەروی 600 ئەمانەوە بێگومان لەو موچەکەمانن ئەوانەی چونکە خەڵکێکی ڕیسپی و ممکنە کارگوزار بوو بێ یا پاسەوان بوو بێ ئەوانە حتمما موچیان هەر کەمە باش بەس دوای لەسەر چاکسازیەکەش قسە دەکەین یەکاک سەر کۆسەبارەت بە 75 ملیارەکەی سلێمانی بۆ مانگەش بڵین هەر دراوە و دەشترێت چونکە ئێستا بۆ نمونە یەکێتی دەڵێ بۆ نمونە پارەی نەوت ناگەڕێتەوە هی خاڵە سنووریەکان بامانشەوە پارتی دەڵێ هی سنووری سلێمانی ناگەڕێتەوە و بۆچی ڕوونکردنەوەیەکی باش نادرێ حکوومەتەوە بۆی کە ئەم کێشەیەک لا بکرێتەوە کاک حەکی من بۆم باس کردیان ئێمە داهات هێرێمی کوردستان زیادر لەو موچەی کە دابەشەکرێن بۆ جەناخۆی سلێمانی و هەولێری سلێمانی و هەولێریشی لێ دەرکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچەخۆرانی هەرێمی کوردستان دابینکە ئەی بۆ نایدا چۆن ئەمە کێشەکەیە ئەمە نەکبەتی ئەم حکوومەتەیە دەڵێن چۆن موچەمانە بێ نایدن بە بۆ ئاخر نایدە برای شیرینم ئەوە تا بە چل ڕۆژەیە لە مانگێکە 25 ڕۆژی ئیعلانی موچە دابەشکردنە ئەیان بەغا ناینێرە ئەی خۆ بەغا بووی نات 200 ملیارەکەشی بۆ هات لە مانگی 19 مانگ بۆ هات بەڵێ ئێستا چەندێکە چەند ڕۆژە مانگی چەندان ئێمە ئەیان مانگی بخۆن کاکەیانە تێکەڵیکەن هەنێک فشارمان نەکردە لە ڕووی ئەلامی و لەگەڵ کۆمەڵێک پەرلەمانتاری تری بە ڕێزی ئەم کوردستان و کۆمەڵێک خەڵکی واعیە بەنیاز بم بخرێتە دوای یعنی ئیشان لەسەروا کرد بخرێتە دوای نەورۆزەوە تێکەڵاوە بوو لەگەڵ مانگی 4 دابەشیانە کرد و مانگی 3 ونەبوو مانگی 2 ونەبوو باش کێشەکە لەمان نییە لەوەی کە ئەم حکوومەتە ئەگەر ئەم هاوڵاتیانی کوردستان موچەخۆرانی کوردستان من بۆ خۆم هاوڵاتەیە کە بزانێ ئەم حکوومەت هەرێمی کوردستانە خزمەتی ئەم هاوڵاتیان ناکە ئەو پارەی کە بەدەستێنێت ئەو پارەی نەوتە نیوەی نادزرێت لە 141 تۆ معقولە چاکسازی لە بواری نەوتا بکەی وەزیری سامانە سروشتەکان لە بەردەم پەرلەمانە حکوومەت خۆی بڵێ سەرۆکی حکوومەت بڵێ لە 142 گەڕێتەوە بداهات مانگی پێشوو سەرۆکی حکوومەت بڵێ وەڵایی داهاتی نەوت لە 141 ڕۆ وەزیری سامانە سروشتەکان پێشتر وتی بەڵێ لەناو قاعی پەرلەمانەوتی لە 142 داهاتی نەوتە گەڕێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی 58 ڕوا بۆ کرێی کۆمپانیا و سکویریتی و نازانم هی تورکیا و هی کۆمپانیای کار و ئەمانە لە 142 داهاتە گەڕێتەوە دوای ساڵێک لە کابینە چاکسازیەکەی مەسرور بەرزانی
حکوومەتی هەرێمی کوردستان لە سایەکی دیسان لە پارەی نەوت خوارد ئەمەیە خەڵک بڕواناکە ئەگەر پارەیەک نەبێت بۆ منە شەڕی داعشە بوو ئەم خەڵکە خۆی بەبێ موچەی بەنی موچەی ئەچوو کوڕی شیرینی خۆیدا بە شەیدکردن لە پێناوی ئەم قوارەی هەرێمی کوردستانە گلەیشی ناکرا بەڵام ئێستا هەیە نەکرۆ ناماوە داهاتی ناوخۆی ئەنورد نزیک بۆتەوە لە سەفر ئێستا جوڵەی بازرگانی زیادی کردووە باشە 300 نزیکەی 300 بۆ 320 میلیار ئەمریکا وەزارەتی دارایی باسی کردووە داهاتی ناوخۆ گەڕێتەوە نەوت لە 20 دۆلارەوە لە 15 دۆلارەوە هاتۆتە 120 دۆلار خەڵک چۆن بڕوا بکە خەڵک چۆن قەناعەت بکە حقیقەتیانی ئێستا داهاتی ناوخۆ لە هەردوو سنوورەکە چی لە سلێمانی بێت چی لە هەولێری بۆ کەمی کردو بۆ موچە چونکە ساڵی ڕابردووەم کاتانە 374 میلیارد بووە لە سلێمانی 161 میلیارد بووە لە هەولێر 213 بوو ئێستا سلێمانی دەڵێ هاتووە سەر 75 و ئەویش 95 میلیارد بۆچی تقریبا 200 میلیارێک کەمی کردو داهاتی ئەوەکەیکە ئێمە پرسیارانمان کردووە لە وەزارەتی دارایی لە حکوومەتمان کردووە ئەڵێن ئێمە بۆ نمونە عجزمان هەیە عجزمان هەیە ئەمان بۆ نمونە 75 میلیارەکەی سلێمانی لەگەڵ 95ەکەی هەولێر 170 میلیارد بۆ نمونە چاوەڕێکن جاری وایە بەغا ناینێرێ 170 میلیارد عجزە بێت یان بۆ دابەشکردنی موچە ئەوەکەیتر بۆ نەسریەی وەزارەتەکان و بۆ پرۆژە تاو نەکراوەکان ئەو پرۆژە بەردەوامانەی کە خزمە گوزاری گشتیە سەیدەکە کە لە سلێمانیە دەرمانیش پارەی دەرمانەکەیش نادەن خۆ ئەمە وتمان 75 میلیارەکە ئەوەکەی تری یعنی معقولە تۆ بچیت پارێزگارێک هاوڵاتیان وەڵڵای یەکێتی پێ ناشرین نابێ خەڵکەکە لێت بێزارە بێ وەڵڵای ئەمە سیاسەتی حکومڕانی کە لە هەولێر و پیاداکرێت بە قەنەعەتی من سیاسەتێکە بۆ برسیکردن و زێلکردنی هاوڵاتیانە وەڵڵاهی بیلایی تەنها بە پارەی داهاتی نەوت جگەر لەو دزی کە ئەکرێت لە مافیایی و لەو گەندەڵی و لەو پارە خواردنی کە درێت بە شەریکەکانە خوا شایدە بەس بە پارەی نەوت کە مرکزیە لەگەڵ ئەو 200 میلیاری بەغا موچاتوانرێ بدرێت بەڵام کە نادرێت ئەمە کێشەکەیە ئەگەر کوڕیلەوە دەکەیت کە لە سلێمانیش لە سلێمانی خەلەل چییە؟ من پێت ئەڵێم کاکە خۆشەرم ناکەم لەوە لە سلێمانی لە کۆکردنەوەی داهاتە خەلەل هەیە ئەبێ وەزیری دارایی وەزارەتی دارایی و جێگری سەرۆکی حکوومەت هەمووی بێتە سەر خەت ئەو سستیەی کە هەبێت لە ئەگەر سستی هەیە لە کۆکردنەوەی داهاتە ئەبێت چارەسەر بکرێت بەس قاچاقی لە سلێمانی لە هەولێر لە هەموو سنوورەکان ئێستا هەر بەردەوام نییە قاچاقی بە بڕوای من ئەوەی کە ناتوانرێت بڵێ قاچاقێتی بنبڕکراوە بەڵام بە شێوازێک لە شێوازەکان ئێمە سەردانمان کردووە ئەوەی کە هەبووە لە بەرچاوی خۆمانە بەڵگە هەبێت لە ناو قاعی پەرلەمانە خوێندومانەوە باسمان کردووە کە پێویستەکات بەم شێوازانە چارەسەر بکرێت باشە دەکرێن وڵات مامۆستا سەبارەت بە چاکسازیەکە لە خانشینی چاکسازی کرا یاسای چاکسازی داوت بەرهەمبی دەبێتەوەوانە سەبارەت بە خانەنشینان کە باز دەکرێت زیاتر لە 240,000 خانەنشین هەیە وڵا تازەترین قسە لەسەر چاکسازی جەنابی سەرۆکی حکوومەت بوو لەم چەند ڕۆژانەی پێشواوتی چاکسازیمان کردووە و زۆر بە دڵنیاییەوەوتی و بەردەوامیشین منیش ئەپرسم لە بەڕێزیان چاکسازیان کردووە غێرە بێ بەرهەموو مردودێکی هەوایە بۆ خەڵکە غێرە بوو بەلای کەمەوانی کە 200,000 وەرەگرن ماگانە موچەکانیان بەرزکرێتەوە ئەگەر ئەوە چاکسازی ئەم بەرهەمانەی نەبێ کامەیە یعنی کامەیە نەتیجە لە ڕێکەوتن لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئێمە لە سەری ڕەش لەگەڵ یا دانیشتن لیژنەی دارایی وتی چی پارێک بگەڕێتەوە لەو چاکسازی ئەیدین بەوەی کە خانشینانی 220,000 زیادکەن کە کەمتر نەبێت لە 400,000 لێرە گلەیم لە پەرلەمانیش هەیە بەڕاستی پەرلەمانیش یعنی پەرلەمان یعنی خەڵک یعنی پەرلەمان خۆ بۆ ئەوەیە وڵات نەبێ بەگەڕە لاژۆ هەر کەس بۆ خۆی قسە بکە ئێستا خەڵک بۆیە ئەچێتە سەرجادە کە پەرلەمان ڕۆڵی خۆی نابینێ پەرلەمان نوێنەری ئێمن بە هەموو فراکسیۆنەکانەوە خۆ کوڕی ئەم میلەتەن خۆشەر نییە هەر کابرا مەسەن پەرلەمانە بڵێن سەر بە فراکسیۆنی حیزبێکە بەڵام ئەو بە نەتیجە نوێنەری خەڵکی ئەم وڵاتەیە لەبەرەوە ئەوانیش گلیان لەسرە بەڕاستی بۆچی نایەنە دەنگ لەسەر ئەوەی کە عەلا لەقەل خۆیان ئەم پرۆژەیە هاتەوە هین هاتەوە پەرلەمان و لە پەرلەمانی قراری لەسەر کرا کە موچەی کلانی کەمی موچەی خانەنشین بچێتە 400,000 هەتا لە نێوان 400 و 500 بوو
تاوتویەکرا و 400ەکە بە حساب قبول بوو. ئەمە ئەگەر چاکسازی کراوە ئایا پاشەکەوت هیچی گەڕاوەتەوە بۆ خەڵک تا ئێستا خۆمە قەرزێکە لە ئەسپیان نایە تا ئەوان مابن ئەو قەرزە ئێمەلیان خۆش نابین بەڕاستی خەڵک ئێستا حکوومەت دەڵێ بۆ قەرزەکانی پێشوو داوات لێ دەکاتەوە بەس دەڵێ پێ بەس دەڵێ خەڵکی بم کابینی نیە بەس قەرزەکان دەڵێ وڵا خەڵکیش لەگەڵیان هاتووە باشە چاک قەرزیانەینەوە چاک قەرزیانەدرێتەوە ڕویان نایە داوای قەرز زۆرکەون لەسەر ئیلحاق بکەن چونکم ئەوان ئەوە حاڵیانە بۆ خەڵک. ئایا ئەوان تعینات هەیە ئێستا حاڵی حاضر هیچ دامەزرانیەکەیە تا بڵین چاکسازی ئەی چاکسازی مردودی چیە نابێ خەڵکی دامەزران تەرفیع و عەلاوە کە چەند ساڵە وەستاوە جا بۆ بالموناسەبە تۆ دیقەتی ئەم زوڵمەکە کاک سەرکۆمە حەقە لە پەرلەمانە بەڕاستی مثلا تقریبا وازم لە 2014 بە دواوەهی نییە تەرفیعات و عەلاوە ئەمانە نییە لادان و دانانیش لە وەزارەتی ناوخۆوان وجودی نییە. فەرمانبەرێک ئێستا تەمەنی گەیشتۆتە تەمەنی خاننشینی واتە 8 ساڵە بەسەر ئەوە تێپەر بۆ کە تەرفیعی نەکردو. ئێستا کە خانەنیشینیەکەن هەر بەو موچەیە خانەنیشینیەکەن کە لە 2014 هەی بووە تۆ سێرەم ستەمە زۆر باشنا کەواتە من نەک من ئەوە قسەی خەڵکە و بەڕاستی من ئەمە وەکو ئامۆژگاریە گەیڵێن عیبیش نی ئینسان ئامۆژگاری لە بچووکتر لە خۆی وەرگێ بەڕاستی ئەگەر بەتەن خۆیانەوەن ئەگەر ئەیانەکەت بۆ یەکێتی بۆ پارتی بۆ هەمووە بۆ هەمووانە بەشێکە لە سیستەمەکە کاک حەکیم هەر کەس لە بینی خۆی و خوای خۆیان دانیشێ محەکەمەیەکی خۆی بکە بزانێت چەند مقەسیرە و ئەگەر مقەسیریش نییە قسووری هەر هەیە کەم تەرخەمیش نەبێت کەم و کوڕێر هەیە جا هەمووان هەر کەس بە ئەندازەی خۆی بەس هەر کەس پێی وابێ ئەو مەسەڵەن یەکێتی بێ گۆڕان بێ ڕخنابێ خەڵک دەڵێن بۆ مادەم لە حکوومەتەکە ناکشێنەوە مادەم ڕخنەتان هەیە بۆچی شتێک بڵێ ئیتر ئەوە ئەچێتە بابی سیاست حکوومەتی مەسروور بارزانانی ڕازی ئەچێتە بابی سیاست یعنی ئەم مەسەلەیە زۆر ئاسانیشە و زۆر قورسیشە زۆر ئاسانە ئەگەر ئێرادە هەبێ بەڵام زۆر قورسە ئەگەر گیرفان پڕ نەبێ ئەم خەڵگەمی تێگەیشتووە لە هەموو فڕوفێڵەکانیان وا نەزانن ئەم خەڵکەی شت نازانێ ئێستا هەموو مناڵێک لە هەموو ماڵێکە هەموو شتێکەزانێ لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئەوان بەزەیان بە مێژووی خۆیانە و بە ئایندەی خۆیانەیەتەوە و ئایانەوێ کە ئێمە نامانەوێ بەڕاستی نامانەوێ غێری کورد حکممان بکە ئەگەر زۆر ئەم خەڵکە ناچار نەکەن بەڵام ئەگەر خەڵکیان من گوێرە خەڵکە گرم لە بازارڕ من ئەچمە ناو بازار و ئەمڕۆ لە ناو خانەنشینانە بووم بە سەدان خەڵک ئەڵێن ئەمانەمان ناوێ والله عیبە ئیتر یعنی نازانم خەریکی چین بەتەمای چین چاوەڕێی چین لەم خەڵکەوە ئەگەر خۆیان چاکەن بۆ مێژووی خۆشیان و بۆ ئایندەی خۆشیان باشە ئەگەر خۆیان چاک نەکەن بەڕاستی قڕ بەسەر خۆشیان و بەسەر ئێمەش ئادەم دوجار من ئەوە وەز بەسەر خۆیان ماوێتی واللهی بەسەر خۆیان نازانم من شخصی خۆم پێم وایە ئەگەر ئینسان شەو چووە سەر جێگە و سەری قسە سەرسەرین و زەمیری مرتاح نەبوو لەوە ترسا کە خەڵک قسەی پێ بڵێ و هاتە ناو بازار لە خۆی ئەمین نەبوو ئەو میلەتە خۆی حرەسی بۆ بکە ئیتر ئەوە بەرلای منەوە یعنی هیچ نابێ مرتاح بێ ئەبێ لە عەزابە بژی بەڵام نازانمانە چ جۆرە مێشکیان هەیە ئەوانەی کە بیر ناکەنەوە و من ئەمەم لەگەڵ خەڵکە بێویژدانەکەیە ئەجینا بەزانم خەڵکی بێویژدان لە هەموو لایەنەکانە هەیە لەوانیشە هەیە لە دەسەڵاتشە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە چۆنەڵی سەف جیابی و بێتەوە ئەمە سەفی دەسەڵات ومە سەفی نەبووە بواە ئەوان خەڵک حیمایە بکردنە باش کاکسەر و سەبارەت بۆی هەندێک بڵێن لێرە نی موچیان وەرگرتە بوو هەندێک خانشتێکیان موچیان وەرنەگرتووە ئەو کێشەی پێ دوایە چارەسەر لە بێزار سووتان کردووە چارەسەر دەبێ پێ دوایە واللهی ئەبێت ئەمانەت ینی ئەم پارێت بدرێت ئەمە حەقی هاوڵاتیانە ینی ئەگەر بڵێن ئەمە تەزە خۆم دروست بووە ینی مبڕیر نییە بەوەی کە موچە نەدرێ و ئەمە شتێکە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە باسکراوە ئێمە بۆ خۆمان ئەوەی کە پەیوەست بێ بە کاری پەرلەمانی خۆمانەوەی لەگەڵ بۆن منە تیمی حکوومەتی خۆمانە گەیاندومانە بە تیمی حکوومەت ئەوەی کە پەیوەست بێ کاکەین ئەگەر یارمەتیم بێت لەسەر ئەو پلێبەرزکردنەوەانە مەجالم بێت ئێمە نیموچێ دەدرێ ئەوەی کە مەژبوو بەڵێ بێ بدرێت نەدرێ خۆچیە خۆمە مامۆسەش سەموچەکەی وەرنەگرت مامۆسا دەزان کەی وەرەگرن
موچە وڵی ئەمڕۆ پرسیار ماگوتیان دەوام نابێت چەند ڕۆژێک نازانم تاکەی کاک ینی من بۆیە وتم بۆ منە نەوەی نوێ لەگەڵ کۆمەڵ یا گرد و بەرپرسن جەنا بە سەیریکە مامۆسا قسەیەکی زۆر جوانی کرد سە دوو بەرە دروست بووە کاکرد لە سەدا هەفتای هاوڵاتیانی کوردستان لە ئینتیخاباتی پێشمان نەچوو بۆ نەبوو چۆ بۆ یعنی لە سا هەفتای کۆی سیستەمەکەی قبول نییە بە معارەزە و دەسەڵاتیشتەوە یعنی ئەمە نقطەکەی حەزەکەم ماوەسمەوە بوو ینی موچە بەشێکە لە جوسێکەوە خزمە گوزاری نییە متمانە نەماوە لە بینی دەسەڵات و هاوڵاتیانە هاوڵاتی قەنەعەتی بە معارەزە نەماوە کە ناتوانێت دیفاعی لێ بکات و بتوانێت زەختێکی گەورە بخاتە سەر دەسەڵات بۆی جێبەجێ بکە ئەمانە هەموو کێشەیە موچەکە هەر حکومەت لێ بەرپرسێرەوە بەڵا حکوومەت هێرێمی کوردستان لێی بەرپرسە لە گردنیەتی و ئەمە مبەرریش نەما بڵێ کۆرۆنایە و بڵێ شەڕی داعشەوە بڵێ کاکە ئێمە قەرزار بووین و ئەمانە هیچی نەما سێ خولەکمان ماوە دوو خولەکێکی کرد لەسەر پلە بەرزکردن ئێمە پلە بەرزکردنەوە ئێمە لە ساڵی 2014 پلە بەرزکردنەوە نەماوە یعنی ئێمان دەستیان بردو بۆ پلە بەرزکردنەوەی ئەوەی کە پێویستەکە موچەکە زیادە بێت من بۆ باسەکەم ئێمە لەگەڵ فراکسیۆن یەکێتی لەگەڵ لایەنەکانی کات داوامان کرد کە خانشینی هێزەکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆی ینی ئەوەی کە پۆلیسە و ئاسایشە خانشینەکانیان چاک پێ هەیەی بۆ نمونە 2 ملیۆنی هەیە معاشەکەیەتە 500,000 تایەتی 1,500,000 معاشەکەیەتە 220,000 ینی لە کاتی خانشینە ینی فەرقەکە زۆر زۆرە تۆ ژیانی 20 ساڵە 25 ساڵە لەسەر ئەم ژیانەیە دوایی موچەکەیکەیتە 220,000 دینار ئێمە داوامان کردیان کاکە بە هەموو فراکسیۆنەکان پێشکەشکەوتمان کاکە ئێمە لێی دەرەچین پشتیوانە بین لە کۆتا کەسیشا ئیمزایەکەین بەس مویمەوەی خانشینی ئەمانە بکرێت لەگەڵ سەرۆکی پەرلەمانە دانیشتمان کردووە حکوومەت هاتووە وەزیری ناوخۆ هاتووە 13 جار کۆبوونەوەی کردووە لەگەڵ لیژنەی پەرلەمانیە کە ئەمە لە ئەنجومەنی وەزیرانە و تێپەڕێت تاکو ئێستا جێبەجێ نەکراوە هیوادارن ئەم خولی گرێدانەی ئەم ساڵ پەرلەمانی کوردستان گوێ نەداتە حکوومەت ئیجباری بکات کە ئەو یاسایە دەرکات کە نیوەی موچەی خانشینان زیاد دەکات و ئەو ڕێژەی کە هەوڵی بۆدرێت چاکەکرێت یکە لە کێشەکانمان یعنی تەسەور کە کوڕی شەهیدێک هەیە باشە کوڕی شەهید هەیە تاقانەیە باوکی تاقانە بووە لە حکوومەتی حیزبی بەعس لە دوودارەوە تاکو ناو دەربەنیخان جەنازەکەی ڕاکێشاوە 6 ساڵە حەقیەتی پلەکەی بەرز بێتەوە لە ڕئیس عورەفاوە بۆ نایب زابتی نایکەن ئیتر خۆ نایکە ئەڵێ پارەی زیاد ئەڵێ پارەی ئەچێتە سەر یەکێک دڵی بە کەسوکاری شەهید نەسووتێت بەوەی کە ڕۆحی خۆی پێشکەش کردووە ئێمە چیمان ئەوەی کەسە ئێمە لەسەرمانە هەر قساکەین هەڵوێستمانە بێت ئەجا مەترسی لەسەر حیاتمان دروست بووە ئەوەی کە حیاتی خۆی پێشکەش کردووە دێن دەسە بەن بۆ موچەی 50,000 خێزانی شەهیدی 50 میلیۆن دلار ماڵانە دەنە کۆمپانیای کارو لەسەر چی بڕیویان وڵای کاتیشم ناوە بەس ئەو موچەی شەیدان لەسەر چی بڕیان 50,000 هەر ڕۆژ و بیانوێکی دۆزن خۆ لە بیانوە حەلی نییە مامۆستا شتێکت ماوە زۆر بکرد وەڵاهی من ئەوە ماوە پیاوێکی عاقڵیان پرسی بوو وتویان دنیا کێی خوا جام قسە پێشکەش بێ بە دەسەڵات وتی دنیا دوو نوع خەڵکەی خوا زۆردار و بێشەرم ئێمە شکر دنیا خۆرنی ماڵخوراوین جا ئێمە بەس نییە لەو دوو تەبەقەیەنین زۆردار و بێشەرم ئەیخوا هەردوو سیفەتەکان تێدا هەیە هەردووکی تایە و هەیشە دوو لە ڕوویەوە وەکو کۆی لەو کلگ وایە شتێکی بەرەکەوێ و شتێکی دەسەکەوێ ئیتر خەویشی نازام چۆن لەیەکەوێ بەس ئێمە شکر ماڵخوراوین ماڵخۆر نین ئەوەی باش سپاس بۆ هەردوو لاتان سپاسی ئامادەبوونتان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و خواتان